ئەگەڕێنەوە سەر چیرۆکی سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لێبێ کە باوکی بەڕێزمانە. خوای گەورە فەرمێ میلەتە ئەبیکم ئیبراهیم هو سەماکم المسلمین من قبل. میلەتی باوکتانن ئیبراهیم کە ئەو ناوی لێ ناون مسلمان. گەیشتینە ئەوەی کە سەیدنا ئیبراهیم منازەرە و مناقەشەی میلەتەکەی خۆیە کرد و لەگەڵ باوکیە، هەروەها لەگەڵ کاربەدەستانی ئەو زەمانەیە، هەروەها لەگەڵ ئەو قەومەی کە لە نێوانیانە ئەژیا دەربارەی ئەو بتانەی دەربارەی ئەو ڕێبازەی کە ئەوان گرتوویانە بەر. هێشتا هەر لە کۆمەڵگەکەیە ماوە و هیجرەتی نەکردووە. سەیدنا ئیبراهیم طبعاً 150 ساڵ ژیاوە. ئەم ماوەی کە ئێستا هەر باسیەکەین هەر زمانی ئەو کاتەیە کە هێشتا خوای گەورە ئیسماعیل و ئیسحاقی پێ نەبەخشیوە، هەروەها هێشتا لە ناوچەی خواروی عێراق لە بابل و لە ئور. پاشان دوای ئەم مناقەشەی تر کە خوای گەورە فەرمێ فآمن له لوط فقال إني مهاجر إلى ربي. دوای ئەوەی کە لەناو قەومەیە مایەوە خێزانەکەی و لوط کە برازای خۆی بوو باوەڕی پێهێنا بوو، پێکەوە هیجرەتیان کردەوە ناوچەی حاران یان ناوچەی حەڕان لە سووریا لە شام، هەروە لێەوە بۆ فەڵەستین، ڕحلەیەکی تر بۆ میسر، پاشان گەڕانەوە، پاشان بەرەو کەعبە و بۆ بینای کەعبە.